بەڵێ تر بڕیارەکە مانگی 11 ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت مشتومڕەکان زۆرن لەو بارەوە چۆنێتی بەشداریکردن و ئەو دەست پێشخەریانەی کە ڕاگەیەنراون ئەوان ڕخنەکانیان ئاراستی حکومڕانی ئێستای عێراق کردووە و داوا دەکەن کە ئەم حکومڕانی ڕاستەڕێ بکرێت بە ڕێگریکردن لە بەشداری هێزی چەکدار و کۆمەڵێک مەرجی دیکە لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دلۆڤان بەرواری ڕۆژنامەنووس و پارێزەر ئەندامی کۆنفرانسی دەست پێشخەری عێراقیون کە لە سەدوێ لەگەڵ مەزۆر بەخێر بێی ڕێزە سلااو بووتە و بۆ هەموو بینەرێت کەناڵەوەیە بەڕێز بەخێر هاتی ئەو هەڵبژاردننی کە لە بەردەماندای مانگی 11 لە عێراق بەڕێوە بچێت هەڵبژاردننی پەرلەمان ئێستا خەریکە ئالۆزتر دەبێت بە بەشداری کۆمەڵێک لایەن و هەروها دەست پێشخەری و دانانی چەند مەرجێک لەلایەن ڕێکخراوەکانەوە دابشبوونی بەرەکان بەسەر چەند بەری سەربەخۆ پێتان وایە بۆچی دۆخەکەوندا ئالۆزە لە عێراق بەڕاستی ئەگەر ئەم بینها باسی ینی انتخاباتە بکەین کۆ لە عێراق نێزیکە هێشتا گەلەکە ئالوزەوی یا دیار نینە کە ئەم لە چاوە بین کە بڕاستی ئەم بەرەف ینی انتخاباتەکان نێزیک دچینیانە یان احتیمالە هێش ئالۆزتر لێ بێتن بتایبەت ئەم دبین وەزعی نێودەوڵەتی چاوەیە و منطقە بشکلێکی عام ظرفێکی گەلێکی ئالوزدایە بەڵێ ئەف دەست پێشخەریە و هاتیە ئەلانکردن دوی لە بەغدا مەرجەوێ سەرەکی ئەوە نەبەس بوو هەڵبژاردنایە نەبەس بوو هەندێک و ئەم باسی هەڵبژاردنێ بکەین هەڵبژاردن باشتر لێ بکەین ئەوە وەکو بزوتنەوەیەکە کۆمەلگایە بۆ هەر تشتێکی پەیوەندی بە ئازادی بە هەموو کەیس و هەموو شتێک پەیوەندیدار بە هاوڵاتی بە هەیە مەرجەوێ ئەساسی ئەو بوو و ئەوە نە بزوتنەوەکە سیاسیە نەسیاسیە یا کۆمەلگاییە نخبەیەکە کۆمەلگایە خۆکۆم بکەن وەکو ئیلیتێک ینی هەدەفێ ئەساس ئەوە و دیار کرد بۆ خەلکی کێشەکەل کیڤەنە یەکیشوان کێشێت هەڵبژاردنێنە کێشێت گروپێک چەکدار ناف هەڵبژاردنێنە یەکیش خاڵک و داوا کردە و دبیتن ئەو کەسێت بەشدار بن هەڵبژاردنێدا چەکدار نەبن زۆر باشە کاتە ئامانجە سەرەکیەکە ئەوەیە کە گۆڕینی سیستمی حکومڕانی ئێستای عێراق لە بەرژەوەندی هاوڵاتیان و کۆمەڵێک ئامانجی دیکە کە گۆڕینی عێراق باشە گۆڕینی وەزعی عێراق ئێستا لە قۆناغەکە نیا ڕاستە نیا درستە حتا vê deqê em nizanin sîstemê Iraqê çi ye sîstemê dewleta Iraqê neyê diyar e sîstemekê iştirakiye na اقتصاد مفتوح حتى انها ام نزانين دولة عراقي چه جوره دولته ji ber vê çendê pêwîstî bûye çendê heye ku wekû merceiyeteke hebîtin ya ew merceiyeteka ya roşenbîr bîtin peywendîdar bîtin bi komelga ku bizanîtin çawan bêjin wekû agadariyekê bidete komelga ku kêşekelkî vê ye و چارەسەر بکیوێ باشە پێتان وای ئەم دەست پێشخەریانە تا چەند دەتوانێت سەرکەوتوو بێت و کاریگەر بێت لەسەر ئەم ئامانجانەی کە بەڕێز تاماژەت پێ کرد بڕاستی ئەف شتێکی ینی پێویستە و وەکو دەستپێکی گوتی عێراق وەزعێکی گەلێکی خراپدایانها بتایبەت پشتی 7 ئۆکتۆبەر ئەو تشتێک ڕووداوی لەوێ منطقێ عێراق نوها بووە ئارمانج احتیمال هەیە گەلێک مەترسی وەزعێت مەترسیدار سەر عێراقە ji ber vê çendê em wisa dibînin ku komelga jî niha zanîtin weza çend metirsidare ji ber vê çendê ihtimal heye ev destpêşxeriye bitwanîtin tiştekê bike زۆر باشە لەگەڵ هەموو گوشارانی کە لەسەر عێراق هەیە لەلایەکەوە داوای کەمکردنەوەی هەژمونی و چەکدانانی و گروپە چەکدارانە دەکرێت لەلایەکەوە دەگوترێت کە هەژمونی گروپی چەکدار لەسەر دامەزراوەکانی حکوومەت زۆرە ئازادی ڕادەربڕین و مافی هاوڵاتیان و ئەوەی کە خۆپیشاندەران پێشووتر داوایان دەکرد پێت وایە ئەمانە هەموو یەک پاکێجە هاوتەریب لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە هەیە ئەکرێت ببێتە دەرگایەک بۆ گۆڕینی سیستمی سیاسی لە عێراق براستی ئالۆزە ئەم حتا نها نزانین ردت فعلیان ژی ریاکتیڤی نیو دەوڵەتی بەرامبەر عێراق دەچی بیتن ئایا عسکەریە داخلیە سیاسیە مفاوەزاتە نها مفاوەزات لەگەر ئینانێ بەردەوامە عێراق پاکێجەکە لەگەل vê مفاوەزاتی ئەم نزانین بەڵام ئەگەر هاتوو ئەو تشتە بوو دبی ئەف تشتە خر بەرچاو بن نها ئەکووە دیتی داواکاریە ئەمریکا لە سووریا نو هەشت خاڵ بووان دیار کردە و ئەف تشتە پێویستە ئەم تشتیان زین نهات نێزیکی 10 خاڵانە بۆ عێراقی حاضر بکەن یەکیشوان ئەوە چەک دبی دەستی دەوڵەتێ بیتن ئازادیە گەشتیەکانە وەزعی اقتصادیە پەیوەندی بە چارەسەر و ری دیزاینە
سیستەمی مالیە بانقا مرکزی ئەف تشتە هەموو تێدانە. زۆر باش ئەوەی کە ئێستا بۆ نمونە حکوومەتی ئێستای عراق کە بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی لەسەر کارە دەرەنجامی هەڵوەشانەوەی چەند حکوومەتی پێشخۆی بوو کە ئەنجامی خۆپیشاندان و ناڕزایەتی خەڵک هەڵبژاردننی پێشوەختە کراوە هاتە سەر حکم و بەشێک لەوانەی کە چوارچێ هەماهنگگی پێکدێنن هەر سەرکردەکانی ئەوە گروپە چەکدارانن کە ئێستا لێرەدا باسی لێوە دەکرێت پێت وایە ڕێگە بدرێت ئەم هەنگاوانە بەکردەی لە عراق جێبەجێ بکرێت. بڕاستی نها گروپی ئەو ینی ببوورن چارچێوەی شیعیان چێرچەوەی هەماهەنگگی و نەمایە ئەگەر نهاتو بەرێ خۆب دەیە مفۆزیە هەڵبژاردنە لە عێراقێ ئەو کە ئەو گروپێت سیاسیە خو تەسجیل کردی وسا دیارە و ئەو نەمایە ئەو چارچێوە شیعیان ئەو چارچێوە هەماهەنگگی نەمایە وەکو گروپێکی یەک کەس نەماوە بەس ناوێ مای نها گروپێ مالکی دەولەتی یاسا بتنەیە گروپێ عەسای بەهل حەق بتنەیە بەدر بتنەیە سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی گروپێکی نو دروست کردیە هەندێک کەسانە گەلوی هەماهەنگگی کردیە هەندێک کەسانە دژیوی حتا نەها ئەم نزانین ئایا تیار سەدری داخل بیت یان نە تیار سەدری داخل بیت معادلە هەمی دەبێتە گۆڕین ئایا سوودانی لەگەل سەدر دەبیت یان دژیوی دەبیتن یان چاو بیتن بڕاستی یعنی ئەو گروپێک و ئەم بەحثکەین کە حکوومەتە ڕابردوو دەستی خوددانە سەردەست هەڵاتێ ئەو نەمایە ئەو ناف بینە خودە دابەشبوونە و هەر کەس یە محاولت کردن خو نەجات بکەتن ژێ گۆڕانکاریە کوتێتن ئەتوانین بڵێن کە بەم دابەشبوونە وەم ئاماژەیە کە بەڕێزت لێرەدا خستە ڕوو هەڵبژاردنێکی جیاواز لە بەردەم خەڵکی عێراقدا 100% ئەف هەڵبژاردنە بە هەموو شێوازی ئەگەر هاتوو هەتەکردن دێ هەڵبژاردنەکە جیاواز بیتن گۆڕانکاریەک دل عێراقی هەتەکردن و تشتی هەری باش ئەوە بوومە وەکو کورد کوان بتوانین بێ هەڵبژاردنێ وەکو یەک هێز داخل بین جارێکە دی کورد بەغا بزڤرن و ببنە هێزەکە کاریگەر لەسەر دروستکردنا دەوڵەتی. باشە پێت وایە لێرەدا زەمینە فراهەمە هەم لە پاڵپشتی نێودەوڵەتی و دەرەکی هەم لە ناوخۆی عراق و دەست پێشخەریانی کە ڕاگەنراوە بۆی کە ئامانجەکانی ئەم دەست پێشخەریە بۆ گۆڕانکاریەکی ڕێشەی لە عراق بێتارەوە مەبەست ئەگەر تو بڵێ چ پێشگیری هەیە بۆ vê دەست پێشخەریەت باوەڕ بکە تشتێکی وساینە ئەف کەسە گروپە نخبەکە کۆمەلگاینە نێزیکی ساڵەکە دوسێ بەیاننامەمان دەرخستنیە لەسەر کەیسێ جیاواز بەرینەهامە یەک دەرەخستیە لەسەر ئازادی گشتیەکان ئێک مەیادەری خستی بەرینەها لەسەر مەسەلا ئازادی ڕادەربرین و ئەو یاسایە دەرەخستی محتەوە الهابط و تشتێکی وسا یەک مەدەری خست بوو لەسەر دەورێ UN لە عێراقی و چاوە کارێ خۆ نەکردە ئەvە وەکو ڕێکخستنەکە بۆ ئەو گروپێک و حتانەها وەکو پێک بەدەست کارت کرد. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دلۆڤان بەرواری ڕۆژنامەنووس پارێزەر و ئەندامی کۆنفرانسی دەست پێشخەری عێراقیون کە لە ستۆدیۆ لەگەڵمان. سپاس بۆ سپاس.